لە جیهانی سینەمادا دوو فاکتەری هاوتەریب هەن کە لە یەکتر جیانابنەوە و تەواوکەری یەکترین. یەکیان پیشەسازی فیلمسازیە، وەک هەر پیشەسازیەکی دیکەی بازرگانی کە تێیدا پێوەری بازاڕ و قازانج و زیانی تێدا دەکرێت. فیلم وەک هەر کەرەستەیەکی دیکە دەکرێت و دەفرۆشێ. فاکتەری دووەمیان بوون و نەبوونی هۆڵی سینەما و بینەری سینەمایە کە تێیدا سینەما دەبێتە یەکێک لە پێداویستە شارستانەکانی ژیانی ڕۆژانەی مرۆڤ و وەک هەر پێداویستێکی ڕۆژانە و ناتوانرێت لێی جیا ببێتەوە. سینەما لە دوو دەی ڕابردوودا لە کوردستان گرنگیەکی زۆر و کاریگەریەکی ئەوتۆی لەسەر تاکی کورد و کۆمەڵگەی کورد هەبوو، بەڵام ئێستا بەهۆی نەبوونی سینەما و بینەری سینەماوە ئەو کاریگەریانە کاڵتر بۆتەوە. با مێژووی شاری سلێمانی و لە ڕابردوو لە ئێستاشدا چەندین سینەما بوونی هەبووە، لەوانە سینەما سیروان و سینەما دڵشاد و بەم دوایش سیتی سینەما و سینەما سالمە کە دەتوانین بڵێن چینێکی کەم لە ڕۆشنبیران و هونەرمەندان ڕوو لە پرۆژەیەکی هونەری لەو شێوە دەکەن. هەمیشە لە سەردەمی قەیران و شەڕ و جەنگەکانە ولا هەمیشە لە دۆخە قەیراناویەکانە یەکەم شت کە هەمیشە پاشەکشەی پێکرێ کولتورە و هەمیشە کولتور وەکو شتێکی زیادە سەیرەکرێت. ئەبینین لەم دۆخی کوردستانیشە کە ڕوویاوە بە بەردەوامی ئەوەی کە پژوێ خرێ کولتورە و ئەوەی کە فرامۆشەکرێ ئیشکردنە لە کولتورە. من وەک خۆم وەڵا ئەو دۆستانی کە ئیشمان کردو بەیەکەوە ڕێک بە پێچەوانە بیرەکەینەوە و پێمان وایە تەنیا دەرباز بوون لەم قەیرانانە و خودی هۆکاری دروستبوونی ئەم قەیرانە ئیش نەکردن بۆ لە کولتورە، ئیش نەکردن بۆ لە فەزای گشتیە و تەنیا چارەسەر و تەنیا ڕێگەیەکیش بۆ دەربازبوون لە هەموو ئەم قەیرانانە بۆ دەربازبوون لەم دۆخە ئیشکردنە لە فەزای گشتیە، ئیشکردنە لە گەورەکردنی پانتایی بەرەو پێشچوونی کولتوریە. بۆیە سینەماژ وەکو یەکێک لە گرنگترین ئەو ڕێگەزانەی کە ئەتوانێت بۆ گشت بێت و ئەتوانێت بە گشتی فەزای گشتیمان بۆ پانتایی گەورەتر بکات، پانتایی پێبەخشێت سینەمایە و سینەما ئەتوانێت ڕۆڵێکی هێزگار گەورە ببینێت لە بەرەو پێشچوونی کولتورە و بۆی ئامانجی سەرەکی ئێمە لەکردنەوەی ئەم سینەمایە لەم کاتەیە تەنیا ئەم خاڵەیە. کردنەوەی ئەم سینەمایە بۆ خۆی گرنگی خۆی هەیە و یەکێکە لەو خەون و خەیاڵە جوانانەی هاوڕێیانمانە قەزەنووس کە لە نزیک واگەدارم دەمێک کە خۆندەوە بینن کە شۆنیشی ئاوا هەبێت بکرێتەوە. دیسان لە درێژەی ئەو پرۆژە و کارە کللتوریانەیە کە ماوەی چەند ساڵێکە دەستان پێکردو ئەوان هەدەفی ئەساسی و ئامانجی ئەساسیان ئەوەیە کە دیسان کللتوری سینەما دروستکرێتەوە. مەزانین هەفتاکان و شتاکان خەڵک بە خەو خێزان و شەوان ئەچون بۆ سینەماکان فیلمیان ئەبینی. یەکێک لە ئامانجەکانیان زیندووکردنەوەی ئەم کللتورەیە و ماندوو بوون مەسروفاتێکی زۆریان کردووە تەنها بە خاتر ئەوەیە کە کللتور بگەشێتەوە، کللتور ببورژێتەوە و خەڵک دیسان بێتەوە نێو سینەماکان بە شاشە گەورەکان و بە کوالێتە بەرزەکان بەر ئەو فیلمانە بکەون کە فیلمی جیهانین و لە ڕووی ئاسی داهێنانە و ئاسی بەرزیان هەیە و خەڵکانەش کە لێرە فیلمانە هەڵئەبژێرن خەڵکانی تایبەتمەندن بە ژێرنووسێکی کوردی جوان فیلمەکان پێشەژەکرێت. سینما بۆ هەر میلەتێک بۆ هەرگەلێک گرنگی و سنگ و بەهای خۆی هەیە بەقەدەر کایەکانی تری ناو ژیانی کۆمەڵایەتی. لە ڕاستیە ئەگەر ئێمە باز لە شار بکەین وەکو دیاردەی مۆدێرن شارە گەورەکانی دنیا کۆمەڵە سیما و خەسڵەتی هەیە کە بەداخەوە زۆرینەی ئەو شارانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیان ئەو ترێ شار ڕەنگە زیاتر لەو ڕوانگەیەوە شار بن کە ژمارەیەکی زۆری دانیشتوانیان هەیە و قەرەباڵخن لە ڕووی دانیشتوان و بوونی کۆمەڵی خزمەتگوزاری پێویستەوانێ. بەڵام سیماکانی کۆمەلگایەکی هاوچەرخ لە شارەکانی ئێمەیە بوونی نییە. لەبەرەوە ئەبینین کە شارەکانی ئێمە نەک هەر تەنها سینەما بۆ نمونە لە لایەنە جیاوازەکانی ژیانی هاوچەرخەوە کەم و کوڕی و خەوشی زۆریان هەیە لە نەبوونی سینەما، لە نەبوونی هۆڵی شانۆ، لە نەبوونی کۆمەڵێک گروپ و باندی مۆسیقا و شانۆ و دراما و فیلم و هەموو ئەو شتانەی کە ئەکرێ پێیان بڵێن سیمای شارێکی هاوچەرخن. بەداخەوە بە تایبەت سینەما لە هەرێمی کوردستان زۆر فرامۆش کراوە. ئێمە بۆ خۆمان شایەدیەوەین کە شارە گەورەکانیشمان خاوەنی چەند هۆڵێکی سینەمایی نین و ئەوەی جێگەی نیگەرانیە کە لە هەرێمی کوردستان سینەمای هێشتا نەبووتە پیشەسازی و ئێمە خاوەنی کۆمەڵی کۆمپانیای فیلمسازی نین،
فیلمی کوردی بەداخەوە لە ساڵی 2016 ئەکرێ بڵێن هێشتا لە دایک نەبووە یاخود زۆر ساوایە کە ئەمە بۆ خۆی بە باوەڕی من کەم و کوڕێکی گەورەیە لە ژیانی کۆمەڵاتی ئەمەیە و لە ژیانی فەرهەنگی و کەلتوری ئەمەیە نەبوونی کۆمپانیای فیلمی نەبوونی سینەمای هۆڵی سینەمای هاوچەرخ نەبوونی گرنگی نەدانی دام و دەستگا حکومی و ئەهلی و بازرگانیەکان بە کاری سینەماسازی بە باوەڕی من یەکێکە لەو خەلەلە یەکێکە لەو خەوشە یەکێکە لەو کەم و کوڕیا گەورانەی کە لە ژیانی هاوچەرخێمە هەیە بەسەیە زۆر کەس بڕوان وایە کە بەهێزترین چەک بۆ ڕۆبەڕۆبوونەوە سینەمایە تۆگەر بڵێن نەڵێن بەهێزترینی یەکی لە بەهێزترین چەکەکانە تەنانەت لە ئێستای کوردستانە بۆ دروستبوونی دەوڵەتیش بۆ دروستبوونی کیانێکی سربەخۆش سینەما توانێت شان بەشانی هێزە جەنگاوەرەکانمان ئیش بکات و ڕۆڵی هەبێت تەنانەت لە دروستکردنی دەوڵەتیشە هەچەند ئێستا پێم وایە مەجالەکە کورتە بین لەسەر کاریگەری گەورەی سینەما لەسەر کۆی گشتی ژیانی ئینسان بەدوێن بەڵام بەدڵنیایی یەکێک لەو چەکە هەرە گرنگانەیە لە دروستکردنی کەسایەتیە لە بەرەو پێشبردننی کەلتورەوە سینەما لەوانەیە گرنگترین داهێنەری ئینسان بێت کە بتوانێت کاریگەری گەورە دروستکات. سینەماشێکێکە لەو هۆکارانی تر وەک چۆن کایەکانی تری ئەدەبوو هونەر هۆکارێکنیان ئەکرێ وەسیلەیەک بن بۆ گۆڕینی ئاراستەی بیرکردنەوە و ئاسۆی تێگەشتنی تاکی ئەو کۆمەلگایە سینەما بۆ پێی کە وێنە و شاشەی زوڵاوە ئەتوانێت ڕاستەخۆتر مخاتەبەی تاک بکات ڕاستەخۆتر ینی کاریگەری لەسەر شێوازی بیرکردنەوە و عەقلی تاکەکان دابنێت لەبەرەوە ینی لە هەر وڵاتێکە سینەما هیچێکە لەو کۆڵەکە و پایانەی کە وەک سەنگی مەحەک تەماشا ئەکرێ بۆ ئاستی پێشکەوتوی ئەو کۆمەلگایە. ئێمە ئەبێ بپرسین بۆچی وڵاتانی ڕۆژئاوا شارە گەورەکانی دنیا پڕن لە هۆڵی سینەما بۆچی لە وڵاتە هاوچەرخەکان سینەما بۆ بە پیشەسازی لەبەرەوەی کە ئەوان باوەڕیان وایە کە سینەمایەکێکە لەو ڕێگانەی کە ئەکرێ چیرۆک و ژیانی کۆمەلگا جارێکی تر هەم دابڕێژێتەوانی و هەم ئاراستەی بکە. ئێمە لە بیرمان نەچێکە ئێستا لە وڵاتە گەورەکانی دنیا بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ئەمریکا سینەما بۆتە پیشەسازی کۆمپانیا گەورەکانی کۆمپانیا زەبەلاحەکانی بواری سینەما لە وڵاتانە ئێستا بوونیان هەیە کە ساڵانە دەیان و سەدان فیلمی بەناوبانگ بەرەمێنن و لەگەڵیا دەیان و بگرە سەدان فستیڤاڵی نێودەوڵەتی و هەرێمایەتی لە وڵاتانی ڕۆژئاوا ئەنجام ئەدرێ. هويتي عمويتي مش تسخش انا ما سجن هذا تام سجن بوها باش لا يتابع على تبيز ايوه باش بس خالص لا زاي صار قدر شو البيت لازم خارج دولا ناتو زاي صار شو ڕاستیە من نەماتوانێت لە هیچ شوێ دوو فاکتەریا بین لە بەخاترەوەی کە مەسەڵەن لە شوێنێکی سربەخۆی وەکو کە دوای 15-20 ساڵ زیاترە کە جۆرێک سربەخۆی مامەدەستێناوە ئەوی فرامۆشمان کردو سینەما بووە. ئەگەر هەمیشە قسە لەسەرەوەیە کە لە شەستەکان و هەفتاکان بۆنمونە لە شارێک وەکو سلێمانی چەندین سینەما هەبووە و خەڵک چوون بۆ سینەما بە بەردەوامی و سینەما توانیوێتی ببێت بە پێداویستی ڕۆژانەی خەڵکە ئەبینین لە دوای بەڕێوەبردنی حکومڕانی کوردیە ئەوەی فرامۆشەکە سینەمایە سینەماکان ئەڕوخێن و لە شوێنیان بینای گەورە دامەزرە سینەماکان ئەڕوخرێن و بە پرۆژەی سەرمایەدارانی تر یەتەکایەوە بۆیە کۆی گشتی ئەمە ئەوەیە کە هەر لە سەرەتاو ئێمە سینەما ئێستا لە ئێستاە نامۆیە بە خەڵکی ئێمە و چۆن شتەکە نەبووە کەواتە باز ناتوانین لە کولتوری چون بۆ سینەما بکەین کولتوری بینینی فیلم لە سینەما بکەین و کاتێک نەماتوانی ئەوە بکەین ئەوە بدروست بکەین ئاساسا قسەکردن لەسەر بزنسی سینەما قسەکردنێکی زیادەیە و ئێمە ناتوانین لەسەر بزنسی سینەما قسە بکەین ئەگەر خەڵکەکەت نەچێت بزنس دوجار لەو خەڵکانەوە ئەگەڕێتەوە کە
عاشقی سینەما بوون کە سینەما بێ بە پێداویستی ڕۆژانەیان و دەرهێنەر و بەرهەمهێنەکان ئەو کاتە توانن فیلم وەکو شوێنی وەکو شتێکی سەرمادارانە سێری بکەن وەکو شتێک بۆ بزنس سێری بکەن کە خەڵکانێک بێن ڕووی تێ بکەن و بێ بە کولتور کەواتە ئیشکردنی سەرەتامان ئەوەیە کە بیکەین بە کولتور خاڵی دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە کاتێک دیوە بزنسەکەشی لێگەینەوە هەرگیز لەسەر حسابی کولتور خۆی نەبێت لەسەر حسابی سینەما خۆی نەکەوێت ئێمە نین لەبەر خاتری مەسەن هوەرێکی مبتەزەل بە خەڵک بە هوەرێکی ڕاقی بفرۆشینەوە و بین ئەمە ڕەواج پێ بین تەنیا لەبەر خاتیەوەی کە لەوانەیە خەڵکێکی ئامیانەتر زۆرتر سەردانکەری هەبێت و زۆرتر بتوانێت ببێ بە بیزنس کەواتە یەک خاڵی زۆر گرنگ و جۆرێک ئەخلاقێکی کولتوریانەیە ئەخلاقێکی پیشەیانەیە کە ئێمە هەموو شتێک نەکەین بۆ بەدەستێنانی بزنسەکە چۆن ئەو کاتە گەروا بوو خۆی سینەماکەوێتە ژێر پرسیان و کولتورەکەوێتە ژێر پرسیان و ئەو کاتە پرسیارە دروستە بێت ئایا بەڕاست ئەوەی ئێمەیکەین ئیشکردنە لە بەرەو پێشبردننی سینەمایە یا ئیشکردنە لە بەرەو پێشبردننی بەرهەمی زیاتری فیلمە کە بەدڵنیایی ئەو کات ئەتوان زۆر ڕاشکاوانە ئەتوانین بڵین نا و نەخێر وەکێک لەو ترسە هەرە گەورانە ئەوەیە کە کولتور بێ بە بزنس وەکەوەی کە لە فەزای لە فەزای کۆی گشتی کۆمەلگاکەمانە بە جۆرێکم چەند ساڵانەیەکی بینیمانە کە کولتور ئەبێ بە بزنس کولتور دابەزێتە سەرگەرمی ئەوەی کە ڕۆژانەی بینین لە تەلەڤیزیۆنەکانایی بینین کۆمەڵە هوەری مبتەزەلیان بۆ هێناوین بە هوەری ڕاقی پێمان نەفرۆشنەوە خەڵکی بۆ بانکێش دەکەن و خەریکە بۆ نمونە ئەوانەی کە بەکەری ئەم هوەرانەن لەوانەیە بەقەد گەورەترین بیرمەندەکانی ئێمە لەوان زیاتر مەحبوب بن و لەوان زیاتر ناویان هەبێ و لەوان زیاتر کاریگەریان هەبێت کەواتە ئەبێ سەرەتای دەستپێکی نێمیشانەش ئاگادار بین کە دوو مەترسی گەورە هەیە یەکەمیان ئەوەی کە کولتور بۆتە بزنس و دووەمیانەوەی کە کولتور دانەبەزێتە سەر ئاسی سەرگەرمی وەکو بینەرێک من تەماشاکەم سینەما و پیشەسازی و ئابووری جا ناکردن لە یەکیری بەرهەمە هێننەوەیەوە وزە و ژیان بەیەکیری ئەبەخشنەوە بەڵام ئەگەر لە وڵاتی خۆمان تەماشا بکەین ئەوەی چۆن ئەم چەمکانە پێناسەکراون و چۆن ئیشانە سەرکراوە نابێ هوەرێکی بازاڕی و زۆر مهاڕیش پێشەش بکرێ بە خاتریەوەی کە اقتصاد یاخود پارە لەسەر فیلمەکان دەستیان بکەیان قازانجی لێ بکەن ئەبێ هوەربەندی کوردەکەی لەو حاڵەتە بێت کە چۆن بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و چۆن بتوانێت لەسەر ژیان و ڕەنجوماندبوونی خۆی ئەم سینەما بکات و هەم پارەشی دەستکەوێت ئێمە ئێشتا ئاشنایەتیەکی باشمان نیە بە فیلم هەم ئەوەی کە ئێمە کۆمپانیای فیلمسازیمان نییە و هەم ئەوەی کە ئێمە خاوەنی کۆمەڵێک هۆڵی فیلم نین کە تەنانەت فیلمە هاوچەرخەکانی دنیای لێوە ببینین ئەو فیلمانێکە لە بۆکس ئۆفیس و لە هۆلیۆد و لە بۆلیۆد و لە شوێنەکانی تر بەرهەمێنرێ کاکرێ بۆ نمونە ئێمە ببینە بینەریان لە سینەماکانی ترەوە و شتێکی تریش کە تەسەورەکەم زۆرترین ڕێگری لە نەبوونی سینەما و کۆمپانیای فیلمسازی لە کوردستانەوەیە کە ئێشتا لە زەوق و سەلیقەی خەڵکی ئێمەیە پێویستیەک نییە بە ناوی پێویستی فیلم و حەزکردن بۆ چوون بۆ سینەما و ڕێزگرتن لە هونەرمەندان و هوەری سینەما هەڵبەت لە وڵاتانی ڕۆژ ئاوا کاتێکاڵی هوەری حوتەم هوەری سینەما خەڵک ڕێز و شکۆیەکی زۆری هەیە بە بواری هوەری و هەوڵ ئەدەن بەردەوام لە نزیکەوە ئاگداری هەواڵی فیلمە تازەکان بن و لە هۆڵەکانی سینەما ئامادە بن بۆ بینینی ئەو فیلمانەی کە ساڵانە بەرهەمە هێنرێن یاخود ئەو فستیڤالانەی کە ساڵانە بەرهەمە سازەکرێن بە باوەڕێمە کۆمەلگای ئێمە هێشتا لە ڕۆمرۆیەکەوە نەگەیشتوتە ئاستەی کە ئارەزوو حەز و تێگەیشتنێکی باشی هەبێ بۆ هوەر بەگشتی و بۆ سینەما بەتایبەتی. هێنی خان ئەمە شتێکی پێ بڵێم حەزەکەی کاتیشکە پێتەڵم باشە سپاس ئێوە ڕۆژنامە دەرەکەن؟ بەڵێ باشە لەشتان ساغ بێت سپاس خوا حافیز خۆڵ لەگەڵ بێ چی بووە؟ ولا بدي كنت خلص بيتها. خۆ من نیژای نەزگرە ڕاست يقول خو من نقول نشان لو كنت خلص بيها مو تمر قودي لما خد على قودي.
ئەیسا چی بووە؟ هیچ نەبووە بلا دەڕاستەتم نەبینێ بیلە کابڕۆ بڕۆ قۆدی بینە بڕۆ قۆدی بینە نیشانم دەردێ زانە چی برات پێوە هێز بەردی کو قۆدێکەوە بێت کوشە مەزار کردن بڕۆ پێش کۆ بڕۆ بەسی وەکوکی پێشبینیشمانەکرد نە بەڵام دی و ئازاردەرەکەی مەسەلەیە ئەوە نییە کە خەڵکانێکی ئامیانەی کە ئاشنا نەبوون بە کولتوری سینەما سەردان ناکەن دەردە گەورەکە و ئازارە گەورەکە ئەوەیە کە خەڵکانێک ساڵانێکی دوور و درێژ لەسەر سینەما بەرژۆندیان بووە و داهاتیان بووە و جۆرێک ئیشیان بووە ئەوانەی سەردان ناکەن ینی کێشە گەورەکە لەوەیە کە ئەگەینەوە بۆ ئازارە قوڵانەی کە ئەو ساڵانەی کە ئابوووریەکی باشی هەبوو کوردستان پارەیەکی باشە بوو بە سەدان و هەزاران خەڵک لەسەر بەڕێوەبەرایەتی سینەما و لەسەر سینەما و لەسەر وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە یەک دنیا بە مەلاین دینار و بە مەلاین دۆلار پارەیان خوارد و خەرج کراوە بەبێەوەی کە هیچ شتێک بەرهەم بهێنن و بێبێەوەی کە ئێستاە کە پارە نییە حازر بن بێن خۆڕی لێ هەڵماڵن و لە بوارێکی خۆیانە ئیش بێن. من خۆم چەندجارێک هاتووم بە تەماشاکردنی فیلمەکان لە زۆربەی ئەو چەندجارانە تەنها یەک کەس بووم و قاعدانیشتم سەری فیلم کردووە بەشتە تێ ڕکلامی بۆ کرێ و بانگەشەی بۆ کرێ هەمووان دەزان کە سینەمایەکی لەم شێوە بەم کوالەتە بەرز و جوانە هەیە و فیلمی زۆر جوان و باشنمایی شەکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا هاوڵاتیان یان درکیان بە گرنگی ئەم شوێنە نەکردووە یاخۆت ئەوەیە کە ئەڵێن دنیای تەکنۆلۆژیا ئینسانی تەمەڵ کردووە و ئینسانی ڕەوانینە و ژوورەکانی خۆی ژووری تەنایی خۆی کردووە. بە باوەڕی من بە پێوەی کە چەند جارێکی شاتوومەتە ئێرە ئەزام 4 جار بەشدا بە بینەری فیلم بوون لە ماوەی مانگی ڕابردووە کە ماوەی مانگێکم سینەمایە کراوەتەوە کەمترین خەڵک هاتۆتە ئەم سینەمایە و ئەو خەڵکانەشی کە بینی و من زیاتر لەسەر ئاستی نخبە بووە خەڵکانێ بووە کە نووسەران بوون ئەدیبان بوون هونەرمەندان بوون بەشێک لە شانۆکاران و ئەو ئەکتەرانە بوون کە لە بواری فیلم و درامایە کارەکەن لە کوردستان هێشتا ناساندن یان پێشوازیکردن لەم پرۆژەیە لە ئاستی پێویستانە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی کەوتنی پرۆژە هونەرەکان لە کوردستانەوەیە کە خەڵک لە ئاستە گشتێکەیە بە دەستە جەمعی بە کۆ پێشوازیم زۆرە پرۆژانە ناکەن و پێشوازی نەکردنی ئەبێتە مایە ئەوەی کە ئەگەر ئەم پرۆژانە بۆ مودەیەکی کەمیش بەردەوام بێ بەڵام لە ئەنجامە ناتوانێت وەکو پێویست سەقامگیر بێ و ڕێکدا بکوتێ و بتوانێت بەردەوام بێت لەبەرەوە گرنگە من لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە ئەمێ ئەوەش بە خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست بڵێم کە ئەم زۆرە پرۆژانە پێویستیان بە دەستگیرۆیی هەیە پێویستیان بە پێشوازی هەیە پێویستە خەڵکی ئێمە هەوڵ بن چۆن لە پاڵ دابینکردنی پێداویستەکانی تریانە جاروبار سەری هۆڵی شانۆ بن سەری هۆڵەکانی سینەما بن و ئەم هۆڵە باشە هاوچەرخانە بەسەر بکەنەوە ئاوادانی کەنەوەنێ وا بکەن کە سینەما لە شاری سلێمانی ببێ بە دیاردا و خێزانەکان هاوڵاتیەکان بتوانن لە کاتە جیاوازەکانە ئامادەی بینینی فیلمەکان بن.